بەڕاستی بەنسبەت ئەم گوڵانەی کە لێرە مەسەن ئارسکاوە تقریباً زیاد لە 20 جۆر گوڵمان نمایش کردووە. ئەم گوڵانن کە زیاد لە مەسەلەن 10 ساڵ و 20 ساڵ و هەیەە 50 ساڵ لەمە پێش لەم ناوچەیە بۆ هیانە ئەسڵەن بڵین موتنی ئەسلەکەی کوردستانە. بەڵە ینی بە شێوەیەکی گشتی خۆتان نزانن ینی کوردستان ینی لانکەی زۆربەی گوڵەکانە بە تایبەتی پیازە گوڵدارەکان سەیەشتا پیازە گوڵدارەکان بڵین موتنی ئەسڵی کوردستانە لێرە برا بۆ وڵاتانی تر ینی زۆربەی ڕۆکەکان موتنی ئەسلان نێرێ لەبەر ئەو شتانی کە لێرە زۆری ڕۆکی باخچەکانن و ئەو شتانن کە مەسە گونجاو بۆ کەشوهەوە ئێمە بۆ شێوەیەکی دوو جۆر ڕۆکمانەیەمە گوڵەکان هەمان هاوینەیە لە مەسەرەن لە ماگی سیا زەرعکە تا ماگی 11 منێتەوە هەمان لە پای زاڕێندرێ لە بەهارە گوڵەکە تا ماگی 5 مێنێتەوە چەند دانێکی کەم نەبێ زۆر بنێوانە کە لە جەویەمان و ئەوانەش کە بەکار هاتەبن مەسە چەند ساڵی دووبارەکەدا ئەوەنجا بە کار هاتوو. ئێمە ئەمڕۆ لەم پێشەنگایە هەستاوین بە نمایشکردنی بەرهەمی خوێندکارەکانمان زیاتر بەرهەمی گوڵ ئەوەی کە لە ماوەی چەند مانگی ڕابردووە لە سەرەتای دەوام و هەتا ئێستا بەرهەمیان هێناوە زیاتر لە 15 جۆری گوڵمان نمایش کردووە هەنێکیان وەرزین و هەنێکیان هەمیشەین زیاتر ئەوەی کە با بڵێن بەرگەی بارودۆخی کوردستانەگرێ گوڵی پاچۆنیا و هەروەها گوڵی مێخەکی سینیە خۆی لە ڕاستیا خەڵک ئەو گوڵی کەیکرێ لە مەشتەلەکان زۆربەی ئەوانەیە کە لە دەرەوەی وڵاتەوە هاتوون و هەنێکیشان بەڕاستی پەیوەندی هەیە بەوەی کە لەوانەیە کواڵەتی خاکەکەی باش نەبێ بێگومان بەشێکیشی پەیوەندی هەیە بە خزمەتەوە بەڵام ئێمە لێرە هەوڵمان ناوە باشترین کواڵەتی گڵەکەی بەکاربهێنین و هەروەها با بڵێن پەیوەندیشی هەیە بێگومان بە خزمەتەوە کێشەی خەڵک ئەوەیە زیاتر کێشیان هەیە لەگەڵ ئەو گوڵانی وەکوتم لە دەرەوەی وڵاتەوە هاتووە لە دەرەوەی وڵاتەوە ژنگەیەکی زۆر نمونەی بۆ دابین کراوە و لە کاتێکا کە خەڵک دەیکرێت و ئەیباتە ماڵەکەی خۆی بێگومان جیاوازێکی زۆر هەیە لە پلەی گەرمی و هەروەها ڕادەی ڕووناکی لە ماڵە خاصن لە وەرزی زستانە زیاتر هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە ئێستا ئەمڕۆ لێرەین هەر تەنها مەبەستمان ئەوە نییە کە گوڵەکانمان بۆ نمونە پیشان بین و یاخوو با بڵێن بڕە پارەیەکی کەم کە زۆربەی پارەکانیشمان وەکو خۆتان نازان پرسیارتان کردبیاننا زۆر ڕەمزیە و پارانی لەسەری دانراوە ئەو نرخانە بەڵام بێگومان ئەگەر هەچ کەسێ پێویستی بە هەر ئەدڤایسێ بێ پێویستی بە هەر کێشەیەکی هەبێ ئێمە ئامادەین یارمەتی بین لەمڕۆ زۆربەی گوڵە وەرزیەکان و گوڵە هەمیشەییەکانیش ئەوانە ئەیبینن گوڵی ڕەنگا و ڕەنگی گرتووە ئەو لە سەرەتای مانگی نۆی ئەم ساڵەوە دەستمان پێ کردووە بەڵام گوڵەکانمان هەیە گوڵەکانی بۆ نمونە ناو ماڵمان هەیە گوڵە متەسەلیقەکانمان هەیە ئەوانە هەنێکیان تەمەنیان چەند ساڵێکە سەرەتا پێویستە تۆکانتان هەبێت تۆکان بەدەست بنواتە ئێمە کە لێرە کردومانە ترێسمان هەیە لە ناو ترێسایکەین تۆکان خێنی ناو ترێسەوە بە پیتمۆس دایانەپۆشی بەردەوام ئاویانێن و ئاگاداریانە بین تاکو ڕەگەکەن کە ڕێگیان کرد دەریانەکەین و ئەیان خێنی ناو ئنجانەوە ئیتر وردە ئاوە درێت و ئەبێ کە خسمان ئنجانەکەەوە پیتمۆسی تری بۆ زیاب بکەین و تۆزە لەگە خۆڵا تێکەڵی بکەین ئەخێنێ ناو ئنجانەوە و وردە ئاویانەی تاکو بەم شێوازە گەورە ئابن هەر ڕووەکە و بە پێش شێوازێکی خۆی هەیە ئەمە لە ژێر بێتەکانە ئەیکەین لەوێ پلی گەرمەکە تۆزە کۆنتترۆڵەکرێ